دای سالی باوکت لە کشمیرەوانە؟ بەڵێ ئەمە ڕاستە. ئەو کانە ئەڵماسی لە کوێیە کە باوکت ئیشی لێ دەکا؟ گەڕاینەوە بۆ چیرۆکی ئەڵماس. بەڵام دەمەوێت بیزانم. هەروە ئێمەش دەمانەوێت گوێمان لێبێت. زۆر باشە، لە نامەکەی باوکم خوێنمەوە کە کوشکێکی کۆن هەیە لە نزیک حەیدەر ئاباد. ئەوێش لە بۆمبای ئەو شوێنەی کە لێی دەرژام لەگەڵ باوکم تێگەیشتم. کوشکەکەش هەمووی لە ئەڵماسە؟ نەخێر، کانی باوکم دەکەوێتە ئەو شوێنەی کە باسمان کرد ئارمینگات. ئای چەند جوانە! هیچ لە ئەڵماس جوانتر نییە وانیە دایە؟ ماریوانیە. ئەمە بەسە قسەی پرۆپز مەکە بۆ منداڵە بچووکە. ماری ئەگەر باوچیکانی ئەڵماسی هەبوایە کەواتە باوکی زۆر دەوڵەمەندە بوو. باوکو سالی خەیاڵ دەکاتەوە کە کچی ملیۆنەرە، بەڵام ئەو خەون دەبینێ و بەس. من تەنها باسی نامەکەی باوکم دەکرد و ئەویش درۆ ناکات. ئەمە ڕاستە، باوکی سالی کانی ئەڵماسی هەیە، لەبەر ئەوە لاڤینیا هیچ دەربارەی ئەڵماس نازانێ. من دەزانم. وەدایکم زۆر زێر و گەوهەری دەگمەنی هەیە و هەر یەکەیە زۆر بەنرخە دەتوانێت کرێ ساڵێکی کرێکارێک بدات بە تەواوەتی. بەڵام من گوێم لێ بوو کەم ئەڵماسە لە کیشوەری ئەفریقیا هەیە. گوێم لێ نەبووە ئەڵماسە هەبێ لە چیاکانی کشمیر. گوێم لێ نەبووە هەرگیز. بە هەر حاڵ من حەز لە گفتوگۆی تۆ ناکەم، بەڵام باوکم درۆ ناکات و لە نامەکەیدا دەڵێت ئەو کانی ئەڵماسی کڕیوە، لەبەر ئەوە کانی ئەڵماس لە هەندیش هەیە بۆ زانیاریت. ئەگەر وایە کێشەکەی چەندە؟ زۆر باشە، باوکم کێشەکەی پێنەوتومە. چی؟ ئەوە دەگەێنێ کە باوکت خەیاڵ دەکات کە بۆتە دەوڵەمەندترین پیاو لە دنیادا. هەروەکو چۆن تۆ خەیاڵ دەکەیت کە ببیتە ملیۆنەر بە تەواوەتی. هەموو کەسێک دەتوانێت وا بکات، وانییە؟ تۆش ئارمینگار پێت چۆنە؟ تۆش خەیاڵ دەکەی کە جوان بی؟ من ناتوانم لەبەر ئەوەی قەڵەوم و زۆر دەخۆم بە بەردەوامی. گوێتان لێ بوو ئارمینگار چیوت؟ وا پێدەچێ باش خۆی بناسێ. بەڵام سالی ئەمە نازانێ لەگەڵ ئەوەی لی نایەت ببێتە ملیۆنێرە. ئەمەش ڕای منە بەڕاستی. لاڤینیا، چیت دەوێ؟ ئەگەر خەیاڵت کرد ببیتە کەسێکی دیاریکراو، ئەوە خەیاڵ دەکەی لە خەیاڵت و پەیوەندی نییە بە ڕووکارت، بەڵکو پەیوەندی هەیە بە بیرکردنەوەت. ئەمە ڕای تۆی ئازیزەکەم. زۆر باشە، دەتوانێت خەیاڵ بکەی کە تۆ کچی ملیۆنێری. چۆنت بێ باوا بێ ئازیزەکەم. زۆر باشە. لێرە بەدواوە باگت دەکەم ملیۆنێرە بچکۆلە جوانەکە. خۆ پێت ناخۆش نییە وانییە؟ ئەی خانمان ملیۆنێرمانەیە لەم پەیمانگایە. ئەی ملیۆنێرە جوانەکە داوای چاکەیەکت لێ دەکەم، ئەویش ئەوەیە بێ بەشمان نەکەی لە چاکە و خێر و بێرت ئازیزەکەم. بە یارمەتیت. لاڤینیا بۆ مامەڵەت لەگەڵی کرد؟ چیتانە؟ لاڤینیا پێم بڵێ تۆ ڕقل لە سالیە؟ من ڕقم لەیەتی لەبەرچی؟ باوەڕ ناکەم ئەو کچی گەورەترین پیاوی خاوەن ئەڵماس بێت. باوەڕ ناکەم. ئۆ خانمەکان هیچ نهێنیەکتان هەیە ئەمڕۆ؟ بەڵێ خاتوون. لاڤینیا زۆر باشە پێت دەڵێم بڕیارماندا ئەمڕۆ کە ناوی سالی بنەی شاژنی ئەڵماس. سالی شاژنی ئەڵماس؟ وابزانم ئەوە ناوێکی باش بێت بۆ نوێنەری قوتابیەکانی ئەم پەیمانگایە. ئەمە ناوێکی زۆر جوانە. من دڵنیام کە خاتومێنشنیش زۆر بەدڵی دەبێ. خوشکەکەم گوێت لێ بوو؟ گوێم لێ بوو کە قوتابیەکان ناوی خاتوکڕۆیان بە شاژنی ئەڵماس دەبرد.
ئەوەشە ئێستا پەیمانگەکەمان شاژنێکی لێ دەخوێنێەوە کە قوتابی ئێمێلیا ئەگەر قوتابیەکانیش دڵخۆش بن ئەمە بە بۆچوونی تۆیە. بەڵام خوشکەکەم ئێمێلیا ئێمە گەیشتینە ئەم پلەیە بە هەوڵی خۆمان وانەیەک هەیە پێویستە لە بیری نەکەین. پێویستە زۆر کار بکەین بۆ هەندێشت. پێویستە یەکەم جار دڵنیابین لەو کانە ئەڵماسە. زۆر باشە بەڵام چۆن؟ ئێستا من دەچمە نووسینگەی پارێزەر کە لەوێ جێگرێکی بەڕێز کڕۆی لێیە. ئەو هەموو زانیارێکی ڕاست و تەواوی پێ دەربارەی ئەم کانی ئەڵماسە. باشە خوشکەکەم. زۆر باشە کارەکان بۆ تۆ جێدەهێڵم. زۆر سپاس. خات و منشن نەمدەزانێ بۆ ئێرە دێیت. بەڕاستی بەهاتنت گەورەت کردم خاتوونەکەم. گوێم لێ بووە کەوا باوکی سالی کانی ئەڵماسی کڕیوە لە کشمیر. بەڵێ بەڵێ ئەو نامەیە کە تۆ باسی دەکەیت زۆرش ڕاستە. باوکی سالی کانیشی ئەڵماسی کڕیوە لە هیند کە گەورەترین کانی ئەڵماسە لە دنیا. لە گەورەترین یانە؟ ئەمە دەیڵێ ڕاستە؟ بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی من زۆربەی پارێکی خۆم تێدا خەرج کردووە دڵنیاشم لە ئەنجامەکەی. خات و منشن نازانم دەڵێ گومان تێ لە بوونی ئەڵماس لە هیند وانە خاتون؟ باڵێ لەگەڵ ئەوەش کە پارەم تێدا خەرج کردووە شتێکی کەم دەربارەی ئەڵماس خوێندووە تکایە بە باشی تەماشای بکە. ئەم ئەڵماسە کێشەکەی 100 قیراتە بە کۆرنۆڵ ناوزەت دەکرێت لە هندستان دۆزراوەتەوە ئێستا لە بریتانیایە. ئەم ئەڵماسەش کێشەکەی 140 قیراتە ئەمەشیان هەروەها لە هندستان دۆزراوەتەوە پاشا تۆسکانە کڕوێتی. ئەمەشیان بە ئاڕۆڤ ناو دەبرێت پێشکەشی کاترینی دووەم کرا لە رووسیا. ئەو ئەڵماسەی کە بە هیوا ناو دەبرێت لە کۆنەوە شوم لەگەڵ خۆی دەهێنە بۆ کەسەی کە هەیتی. زۆربەی ئەڵماسە بەناوبانگەکان لە هیندستان دۆزراونەتەوە. خات و مێشێن چیتە؟ خات و مێشن دەڵێ کەمێک تێک چوویت. نا هیچ نییە. باوچیان منداڵە ئەم زۆرە ئەڵماسانەی هەیە. ئەمە زۆر ڕاستە خات و منشین. دڵنیا بە من و تۆ لە ڕێگەی خات و سالیەوە سامانێکی زۆر چاکمان دەست دەکەوێت. بە هەر حاڵ گوێم لێ بوو بەم زوانە یادی لەدایک بوونێتی. ڕاستیەکەی بە ڕێزکڕۆی باوکی سالی داوای لێکردم دیارێکی بۆ بکڕم منیش پێم باشە دیارێکی گرانبەها بێ هەروەها ئاهانگەکەش دەبێت لە هۆڵە گەورەکە ساز بکرێ زۆر پوختیش بێت لێم تێگەیشتی خات و منشن؟ زۆر باشە بەڕێز بارۆ بەم بۆ نێوە ئاهەنجێکی گەورەی لە هۆڵەکە بۆ ساز دەکەین زۆر دڵخۆشم. سپاس. خوشکەکەم پێم بڵێ ئەم هەواڵی ئەلماسە ڕاستە کە گوێبیستی ببووین؟ بەڵێ ڕاستە؟ جوانە خۆت ئارام کە بەڵام خوشکەکەم ئەدی
بەدوا سالی شاژنی ئەڵماس شەهنازی پەیمانگا خانمەکان جێم لێ بگرن لە دایکبوونی خاتوکڕۆی نزیک بۆتەوە لەبەر ئەوە بڕیارمدا ئاهەنگی لە دایکبوونی بجێڕم لێرە لە پەیمانگا بۆ شاژنی ئەڵماس بە ئامادەبوونی هەمووتان دەمەوێت بیر بکەنەوە لە کڕینی دیارەکی بچکۆلا بۆ خات و کوڕۆی و منیش بیر لەوە دەکەمەوە کە دیارەکی بە نرخی بۆ بکڕم وەکو بەڕێوەبەرێکی ئەم قوتابخانەیە سالی ئازیزم وەرە لەگەڵم دەمەوێت دەربارەی دیارەکەت قسە لەگەڵ بکەم زۆر سپاس خاتمێشن خۆش دەبێ ئازیزەکەم بڕیارمدا کراسێکی نوێ و جوانت پێشکەش بکەم بۆ ئەوەی ڕۆژی لەدایکبوونت لەبەری بکەیت سپاس دەکەم پێویستە ئاگاداری خۆت بی ئێستاش خات و کڕۆیی هیچ بەرگ دوورێکی باش و بەناوبانگ پێدەزانی؟ نەخێر کەس پێ نازانم لە لەندەن من پێدەزانم خوشکەکەم بەرگدورێکی بەناوبانگ هەیە لە لەندەن کە من خۆم ئەیناسم ئێمێلیا پرسیارم لە تۆ نەکرد لە خات و کڕۆیی دەپرسم ببوورە لە بیرم هاتەوە فرۆشگایەک پێ ئەزانم لەگەڵ باوکم زۆر باشە کەواتە دەچین بۆ ئەوێ چکا دەکەم عربانەکەت ئامادە بکەی بە زووترین کات بەسەر چاو خاتمێشن زۆر سپاس داپیرە پیتەر تۆ ئەم شوێنە پێدەزانی کە ئیمیلیمان لێکڕیوانە؟ بەڵێ دەزانم کاتە بمان بە بۆ ئەوێ باشە خاتونەکەم بەسەر چاو هی زۆر باشە پێدەچێ ئەم فرۆشگایە نوێ بێ دەی با بچینە ژوورەوە ئێستا بەخێر بێن بەخێر بێن فەرمونون ئۆ سالی ئەوە توی بەڵێ ماما ناوی بووکەڵەکە چی بوو دەی با بەبیرم بێتەوە ئیمێلی تەندروستی چۆن ئێستا تەندروستی باشە زۆرم خۆش دەوێت ئەی خوایە ئیمیلیت لەم فرۆشگایە کڕی بازارە لەوە گەڕێ بەڵێ خاتمێشن گەورم هاتوین کراسێک بکڕین بۆ ڕۆژی لەدایکبوونی خات و سالی لە خزمەتی ئێوەدام خانمەکەم بە یارمەتیت کراسێکم نیشاندا لەگەڵ ئەم خانمە بگونجێ ئەمەت پێ جوانە خانمەکەم دەمەوێت کراسێکی گرانبەها و زۆر جوان بێت باشە ئەمەیانت پێ چۆنە جوانە بەڵام ئەم منداڵە تاقانەی خاوەنکانی ئەڵماسە ناوی دەبن بە شاژنی ئەڵماس لە قوتابخانەکەمان کراسێکی ترت نییە لەگەڵی بگونجێ
ببوورە خاتو منشن باشترین جل بۆ منداڵ ئەوەیە کە گونجاوبی بۆی خۆشی بەدڵی بێ ئەگەر جلێکی گران بەهات دەوێ ئەوە بڕۆ هەر لە ئەلماس بۆی بدورە تێگەیشتی لێم ها لەبەرچی ئەوەی جلەکە لە بەردەکات خات و سالیە بۆیە دەبێ هەر خۆشی جلەکە هەڵبژێرێ کەواتە کراسێک هەڵبژێرە خات و سالی و دوایی دەچین بۆ ئەوەی پێڵاوێکی جوانیش بکڕێن بەسەر چاو خاتومێنشن ڤیکی ڤیکی ها هەر کاتێ ئیشمان بەو کتەبێ خۆیە شارێتەوە نازانم چی لێ بکەم ڤیکی 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 ئەوە چێکەی لێرە ئیس خاتم مۆلی ئەوەنە بەدوا تاگەڕامانە بووم تۆش لێرە بەنهێنی پشوو دەدەی نەخێر هیچ بەهانەیەکم ناوێت دەی لەگەڵم وەرە دەی بەڵێ هەرێستا ئێستاش وابزانم خات و سالی ئەمڕۆ لە کڕینی شت بووینەوە بەڵێ زۆر سپاس دەکەم خاتومێنشن ئەمە باشە ئێستاش ئەم کراس و پێڵاوە لای خۆم هەڵدەگرم تا ڕۆژی لەدایک بوونت بەڵێ وە هەواڵی باوکیشت بدا بوو ئەوەی ئاگادار بێ تێدەگەی سالی بەڵێ خاتومێنشن تۆ لەکوێ بوو لەکوێ چەند جوانە ڤیکی پێم بڵێ بۆ بەترس و لەرز کارەکەی کارکردنەوە نابێ زۆر داوا لێ بردن دەکەم ئەگەر پەلەنەکەی ئەوە خواردنەکە زۆر درەنگ پێدەگا بەڵێ بەسەر چاو ڤیکی بەڵێ خانمەکەم وەرە ژوورێ ڤیکی ئەمە هی تۆیە بەڵێ خانمەکەم هەروەکو بۆی چوم هەرزوو زانم ئەمە هی تۆیە
زۆر سپاس دەکەم. هیچ نییە، ویستم پێتی بدەم وەکو دیارەک لە ڕۆژی لەدایک بوونت. بەدڵتە خانمەکەم؟ بەدڵم بێ بێگومان ئازیزەکەم، تۆ دروستت کردەوە بەدەستی خۆت. من زۆر شەرمەزارم کە شاڵی خۆمم بڕێەوە کردومەتە دیاری بۆ تۆ. چی؟ شاڵەکەی خۆت بڕیوە؟ مەترسە ئازیزەکەم، ئەو پارچەی لە شاڵەکەم بڕیوە کەس نەیبینیوە، تەنها هەر ئەوەشم هەبوو. بڵێ بلیکێ زۆر سپاس. هەست بە ناخی تۆکەم ئازیزەکەم. ئازیزەکەم زۆر گریام لە خۆشیان بەڵێ زۆر دڵخۆش بووم بۆ کراسی خاتومێشن بۆی کڕیم، بەڵام زیاتر خۆشبەخت بووم بۆ دیاری ڤیکی بۆی هێناوم. لە ڕۆژی ئاهەنگجێڕانی لەدایک بوونیدا سالی گەلێ دیاری بۆ هات. پیتەر ئەسپێکی بچکۆڵەی بۆ هێنابوو، بەڵام هەموو دیاریەکان بەقەد بوو کەڵەکەی ئیمێڵی خۆشەویست نەبوون چونکە باوکی بۆی کڕی بوو.